پرسیاریان کرد لە ئیبن تەیمیە، وتیان ئایا دڵ سوژدە ئەبە؟ فەرمووی بەڵێ، بەڵام یەکجار ئەیبە. وتیان قوربان چۆن یەکجار ئەیبە؟ فەرمووی ئەگەر ئەم دڵە یەکجار سوژدەی برد لە بەرخاتی خوا، چێژێکی وا وەرئەگرێ ئیتر ناتوانێ ئەو دڵە سەربەرزکاتەوە، هەمیشە کوڕنووشی لە بەردەم ڕەب العالەمینە بردووە. ئێمە بۆیە نوێژ لە کۆڵەکەینەوە، پەلەپەلی تیا ئەکەین و جێبەجێ ڕێک پێک ناکەین. هۆکارەکەی ئەم لایەنەیە کە دڵەکانمان سوژدەی نەبردووە لە بەردەم خوایە. وەستانێکە لە بەردەم دنیایە و دڵمان لە هەزار شیوەڵە ئاگامان لە خودی نوێژەکە و حەقیقەتی نوێژەکەمان. ئێمە لە مانگی ڕەمەضانە فرسەتێکی زۆر گەورە لە بەردەستمانەیە، ئەتوانین صائم بین، قائم بین، لە یەک کاتە خاشع بین لە بەردەم خوایە، دڵمان نوێژی کردبێ، هەموو فکرەکانی خۆت ڕاگرە، بەڕۆح لەگەڵ نوێژەکان تا بژی، لعل رب العالمینیش هیدایەتی زیاتر ئەدا، دەرگاکانی خەیرە زیاتر لێ ئەکاتەوە، ئەنواری خوا جەل جەلالوه لە دڵتا جێگیرە بێ و تەثبیتە بێ.